ئەوەش بەخۆشی برای خۆشەویستم کاکە بۆتان ئەحمەد خەیلانی شێرەکانی خەیلانی ئاغا خۆشەویستی منە برای سید ئەسیس و ڕۆحی شیرینم کاکە ئەردەلانی قەساب شای مامە شێرە و عیسا تەعزیز های یارێکی جوانم هەیە و یەکەمە لەو دنیایە های یارێکی جوانم هەیە یەکەمە لەو دنیایە های بەخوای منی شێت کردووە ئابم بەشت و باڵایە وتیەتی وەی بێئاگان نەفراسی بەو بەڵایە بەیادی بۆکاری بەیادی ئەردەلان خۆشمە لەو دنیایە من ئەردەلان دەناسم لەبەر شێری ئەڵڵایە کوڕی مامە شێرزادە و بەدوور بێ لە بەڵایە های وەگەلەگەلێ دەم بە زوانی سازایە لە کەمانی های ئاوری لە دڵم بەرداوە هیناڵە ناڵەی مەمانی دەکسێمە قوربانت بم بۆز بە دەردم نازانی شادی نیزام منارەی هەر دەگرم کەوشەکانی پایەدار بێ ئەردەلان چۆن بە برای خۆی ئەزانی بۆ مامە نیزامی ئەتۆ شای نارەکانی یا هەلا های چیژەک زەنجی بۆ کردم وتی ناو نازدارە ئی وتی لە دووری تۆیە دڵم زۆر پەرێشانە هەی وتی ئەمە چەند ڕۆژە نیمە خۆشی لەو ژانە وتی ئەمە چەند ڕۆژە نیمە خۆشی لەو ژانە وتی ئەتا من دەمرم چاوەڕێی تۆ بەگیانە ئەو شۆ خۆم سەقەت دەکەم لەو دیوەخانە وەی لەو دیوەخانە قوربانی خوا پێغەمبەرەکەو بم های جوانیە کە تێچی داوم هەر وەک مخەدەراتەوە های جوانیە کە تێچی داوم هەر وەک مخەدەراتەوە های دڵ مشتری باڵاتە مەمەی وەکو نەباتە لێویەندە شیرینە بیلا وەک چوکولاتە گەر باڵای ئەوە من بێ بیلە چاوەش قەپاتە دووحا لە لای خودایە ئەو دربی لە وافاتە شەوان لەسەر سەمیە و سەلات بحیاتە های شۆن سوبەختەکەی منە لۆ عەلی ئەرنەهاتە بێ وەڵا بێ ئەردۆ بەدیرم کەپاتە بەدیرم کەپاتە یا هەلا کەسەکەمی های بۆچی ئاوام لێ دەکەی بۆچی بەو دەردەم دەبەیە های شەوانە نایەتە خەت تەلەفۆنیش دادەکەی هەیەندە عەشقی تۆ بوومە تۆرنەتم لەسەر دەکەی لەبەر ماڵی دنیایێ دەڕۆی پشتم لێ دەکەی قەت باوەڕم وا نەبوو وا نەبوو وا نەبوو تۆ خیانەتم لێ بکەی مادەم قەدری منت نەکرد دەجێ بگرە لەو بەندەی ئەو پێراوەی لە پێما بیلا تۆش قەیتانەکەی هەیە کوڕەی لە کەڵیشی سوار بە لە سەیارەکەی های ئەو
كڕی لەگەڵیشی سوار بە لە سەیارەکەی ئیشاڵە ڕۆژێ دادێ سەری بابە شۆڕ دەکەی ملی بابە شۆڕ دەکەی قرباني ابو قرباني ابو خالد يعني هذا الصراولين ولا شاري كركوك السليماني لا سمسمالو لا روساوا هاي كان ميدايا دستم لي نصيبو مال آوو هاي نصيبو يوعشو دكم توش خوند بك بصاوو هاي دصاينة مختايرنيا باوشي لشي وسطاوة قد يعرف لبي الناس شو هرلب صاوة كت زوري مشهورة يصهر بالي معوة بويا جرامة كيعرف سون قرياوة بلام خلريمة تازوها نسناوة توب الرقاي خود برو رقاي من يشدخاوة رقاي من لقلتوبو بس خدا ويدانا نبيل بيد الاشياء يا داري للماوة بحسرتي مينين بصالم خوق وراوة يا صاجر تصاور يما ظلين يارد قراوة بوني سام مناري بوني سام مناري شادي سام مناري براستي مردو بياو اوي كيفي بتوني قواد ابو خدايو